بەیانیان ساعتەش دێن ئەوتونی و دەوران بەڵێ ئەی ساعت چەند کۆڵەکان بارەکەن بۆ ئێران وەڵا ساعت 11 دێن بارەکان دەپێسنەوە دەڕۆن ڕۆژانە نزیکی چەند بار لێرەوە ئەڕات ڕۆژوێ 100 شلەخەجێ 150 شلەخەجێ بە هەموو خەڵکێەوە بەڵێ باشە بژێوی باشە ئایبینە کۆرە لە چاو شارەکان لە شار کاسپی نەماوە لێرە ڕۆژانە بە خوشتێک پیاکەی زۆرە ئەو کەش و هەوا ساردەی ئێرە دایم ئەو بەفرە هەیە تەسیری نییە لەسەر ئێوە بۆ ئێمە گەڕۆژەی بەفر بێ خۆشیمانە ڕاهاتوو نەگەڵ کەش و هەوا ساردە هەرەوەڵا زۆر خۆشە بەڵێ دیارە لێرە ئێستا کەش و هەواکی زۆر ساردە نزیکی بۆ مەترێک بەفرباریوە لێرە لەم سنوورەیە پلەکانی گەرما لەژێر سفرەوە ناتوانم بڵێن بەڵام لێرە بەم جۆرە بە نۆکاوێکی گەرم و تیش یاخود بڵێن تون خۆیان گەرمەکەنەوە چاکەشیان ئەوتا لەسەر ئاگرە هەچ کاتێ سەرمایان بوو هەستیان بە سەرما کرد نۆکاوێک و چایەکەن بەسەرە گەرمە بنەوە لە سنووری نێودەوڵەتی حاجۆمەرانین سنووری نێوان باشووری کوردستان و وڵاتی ئێران لە دەست ڕاستی سنووری حاجۆمەران سنوورێکی دیکەی نیمچە فەرمی هەیە بە ناوی کەناڵ لێرە ژمارەیەکی زۆر لە کۆڵبەر لەم سنوورەیەدا ئیشەکەن یاخود کۆڵەبن بارەکەن بە پێ ڕێکەوتنێک لە نێوان باشووری کوردستان و وڵاتی ئێران کەلوپەلەکان ئەگوازنەوە بۆ وڵاتی ئێران بە شێوەی کۆڵبەری لێرە ئەمانەوێ باس لە ئاستەنگەکانی ئەو کۆڵبەرانم بکەین کە دەیبینن لێرە ئێستا ئەوە کۆڵبەرەکانی وڵاتی ئێرانن نێوان باشووری کوردستان و وڵاتی ئێران کراوەوە ئەبینین بەخۆشی بە پێکەنینەوە دێنە نێو خاکی باشووری کوردستان بۆ ئەوەی کۆڵەکانی خۆیان لێرە بارکەن چونکە پشتێوی ئەوان لەسەر ئەم کۆڵانەیە کە لێرە باریەکەن واتە ئەوان ژیانی ئەمڕۆیان نەفرۆشن بۆ کڕینی نانی سبینیان ناوی جەنابەت چییە؟ ئەمن نێوم ڕەسووە کاک ڕەسوو لەکوێوە هاتووی؟ ئەمە لە پیرانشار هاتوونە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان هاتوون بەڵێ هاتوون لێرە چیەکەن باری دەبین کابراژی کارگەری بەڵێ چییە بن ڕۆژانە چ جۆرە بارێکە بن؟ وەک تەگەرە و پوشاکە و بەڵێ وەسایلی خانەوە دەجە و شتانە دەگەڵ کەدوێن هەموو ڕۆژێکەمە وەکۆڵە ژیان و گوزەرانی تۆ لەسەرم کارەیە ئەرێ وەڵای ژیان و گوزەرانی مە لەسەر و کارێگەەوە نەبێت دەمە مەحتەلی ئەو بارانی کە ئەیان بەن چەند کیلۆ بێت بۆ نمونە ئەو بارە زۆرە وەڵای زۆر نوێ دەدەن بەڵێ بارن زۆر دەدەن بار ئیوا 100 کیلۆیە ئیوا 50 کیلۆیە 100 کیلۆ یەک نەفەر 100 کیلۆ بارەکە زۆر نییە بۆ ئێوە وەڵای زۆرە زۆر من لێ دەکەن ئەی لەبەر چی ئێوە بارێ لەبەر ناعیلاجی خوێندنە وەڵا هەڵی ناگرێت خداوەکی لێمە ناعیلازین دەناو بارە زۆرە و هەڵناگرێت ئەو کرێیە یاخود ئەو پارەی کە بە ئێوە ئەدرێت چۆنە کرێیەکەن کەم دەدەن ئیوا 100,000 و 150,000 و فۆقەکەی 200 باری زۆر دەستێ پوڵ زۆر دەدەنێ وەڵاوە بەپێی بارەکە پارەتێنێ وەڵا بەپێی بارەکەی زۆری هەڵگەی زۆر دەدەنێ و کەمی هەڵگەی کەمە دەدەنێ چەندە بارەکەت گران بێ قورستر بێت زیاتر پوڵی دەدەن پارەی وایە بای 200,000 300,000 هەڵ دەگرێت باش هەبوو وەختێکی 400 شیان دەما هەنا ئێوە چەند کاتژمێر بە پێ بڕۆن تا بگەنە ئەوێ وەڵا لێ ڕێت بڵام 20 دقەی نیو سعاتیە نیو سعات بەڵێ لەو مەسافەیە لەو سنوورەیە کێشەتان بۆ دروست نابێت بەرەبەرێ وڵا زۆر وڵا کرێ کۆڵی وایە بەبارەوە حەزەکە و لاقی دەستێت کرێ کۆڵی وایە وحەزی کەوتووە لێر پشی دکشاوە تەمەنە چەند ساڵ وەڵامە 6 ساڵە 6 ساڵی چەند کیلۆ بارەکەی لێرە وەرە بە خدای فۆقەکەی 80 کیلۆ 100 کیلۆ بە زۆری پێمە ناژیرێ وەڵای پێمە ناژیرێ بەڵێ ناچاری ئەماکە ئەرێ بە خدای ناسیارە دەنا وێم نادەن هەڵ ناگرم لە ڕۆژهەڵاتی کوردستان کارێکی تر نییە تۆ پەنای بوو بەری لەمە باش هاوینان کرێکاری هەیە ئەمە ئەلحان نییە ئەگە هەوا بۆ داتینێرە نە وەڵی نییە ئەی لەسەر سنوور وڵاتی ئێران و باشووری کوردستان کێشەتان بۆ دروست ناکەن مەسەڵەن ڕێگریتان لێ بکەن بەکار دێنەوە ئازادە باری ئازادەوە
قاچاق نییە و بارە هەمون کارتمان هەیە بەڵێ کارتان بۆ بەڵە کراوە کارتن دەدەن هەمووی کارتی هەیە هیچی بباری قاچاق ناتوە کەس بێ کار ناتوانێت هیچ کەس بێەوە تا هەمووی شایی دەدی لێرە بەڵێ ئەی دەڵێن لێرە ئەم چیایی پشتەوەمان ئەلغامی هەیە بەڵێ. مینی هەیە بەڵێ. ئەوە کێشتان بۆ دروست ناکات کەس ئەوە نەبووە ئەمە ناچینەوە ئێرە ڕێکی ئازادە دەنا لە ڕێ خۆلادەی بەرەوەڵ ئەلغامی هەیە چەند ساعت بە پێ بڕێ تا دێ دەگەڕێەوە ساعتنی ساعت و نیوە بار چ بارەکە ڕۆژانە ڕۆژی وایە تەکێنە ڕۆژی وایە ئیسیکان و پیاڵە و شتی وایە ڕۆژی وایە بەڵێ. ئەباڵی ئیشتیاش ئاشپزخانەیە بەڵێ تۆ تەمەنە چەند ساڵە مام پێمە 6 ساڵێک دەبێت 6 ساڵ ڕۆژانە چەند لێرە کیلۆ بارەکەیت لەخوای بەزیاد بێچەندی خۆ بەرسخن کاوەندە دەبێت ئامە بەستمەوەی بارەکانتان قرس نییە ینی گران نییە بەڕە گیرانە کوش بە خۆتە کەیفت یانە 500 کیلۆنێکە بێت یانە 200 کیلۆنیا خۆ بە خۆتە تۆ چەند کیلۆ لە بارەکەی ئەمە چەندی ئەگوازیتەوە؟ دەبێتی خۆمەڵ دەگرێت بۆ نمونە 50 60 80 ئەوانەیە 50 60 چال گرمیدی بەڵێ. ئەندازی خۆم بەڵێ لەشتان ساڵ ئەمە نەخۆت کوشێ دەکەم خۆ دەدەم بۆ تەمە نه باش دەکەم شتێکمە ژینەکەوێ لەخوای بەزیاد ڕۆژانە یەک بارەکەن ڕۆژانە یەک دەم مەسنا هەموو ڕۆژێش نای هەفتەی دەجاری بۆچی لە هەفتێک دوجار خۆتان نایکەن یا ئەوان نایە جەماعەت زۆرە شوکتمان زۆرە دەبێ هەر کەس بەنوبەی خۆی بێ بەڵێ چەند نەفەرە بن لە ڕۆژەڵاتە ئەو کارەکەن معلومی نییە 4700 کەس ڕۆژانە چەند کەس ئەو بارەکە لێرە هەر ڕۆژی 1000 نەفەر بارەکە ئەوەیە بارێک ینی هەفتانە دوو بار بۆ سێ بارتان بەرەکەوێت ئەفتان امکان هەیە دوو بار جارێکمان بکەیت جارێکمان بکەیت مام ئەی تۆ لەکوێوە هاتووی لە ڕۆژەڵاتەوە لە پیرانشار باشە ئەی لێرە سەختیە لەو بەفر و لەو سەرمایە ئەو شەکەن سەختەی کۆڵبەرەکان لێرە هەمویان ئەگەڕێن هەر کەسەی باری خۆی بدۆزێتەوە و پەلە بکات لە بارکردنی و بگەڕێنەوە بۆ ڕۆژەڵاتی کوردستان بۆ ئومێدەی کە بژێوی ژیانی ئەمڕۆیان بەڵێ ڕەنگە لێرە بێت ئەگەر لەو برادرانە بپرسی سەیدادی دیارە هەمویان پرسیارەکەن لە هەر کەسی بۆ باری خۆی گەڕێت بە شوێن بازرگانەکان ئاگەڕێن لێرە هەر بازرگانی تەشوێت باری خۆیان داناوە و چاوەڕێی کۆڵبەرەکانەکەن بێنە لایەن ئەوژێک کێک بوو لەو کۆڵبەرانی کە بە شوێن بازرگانەکەی خۆی ئاگەڕابووی بارەکەی بارکات و بگەڕێتەوە ڕۆژەڵاتی کوردستان لێرە ئەم کارتۆنانی کە ئەیبینین ئەمە گوێپاکەرەوەیە پێداویستێکی زۆر سادە و ساکاری ژانی ڕۆژانی هاوڵاتیانە لە ڕووی وەزنەوە یاخو لە ڕووی کێشەوە سووکە بەڵام ئەوە لە نێو ئەم کارتۆنانەدا وەکو خۆیان باسیەکەن 20 بۆ 30 کارتۆن یەک نەفەر باریەکە کە نزیکەی 120 کیلۆکە واتە 120 کیلۆ گوێپاکەرەوە بارەکەن بژێوی ژیانی ئەوان لەسەر ئەو پێداویستە ساکار و سادەیە ئەوە چ بارەکە باریەکە نێرە ئەوە باری گوشپاکوونی ئیگوێ بەڵێ ئەوە چەند کیلۆوە بێت باریەکە تقریبان ئەگە 20 دەنەکبی 20 کیلۆیی دەکاتەوە 140 کیلۆ 140 کیلۆ بەڵێ یەک نەفەر باریەکان ئەرێ وڵای قرس نییە بۆتان بەڵا قورسە بەڵ عیلاج نییە دەڵێسی ناچاریە پارەی نادەن لێرە زۆر ناچاریە دیارە کێشێک دروست بووە ئەمە قاڵەیانە کۆڵبەرەکان لە ناوخۆیانە ئەمانێ بزانیت چێکیان
ئەو کێشەیە چی بوو دروست بووە لەوەی نات لەسەر باربارکردنە یارە کۆڵبەرەکان لەسەر باربارکردن بۆ بە کێشیان خۆیانە ئەوی یەکێکی تێ لەوە لەو کێشانەی کە کۆڵبەرەکان لێرە ڕوویان دەبنەوە بارەکان جۆرێک لە شێواویان پێوە دیارە هەڵ کۆڵبەرێکیش پەلەیەتی ئەوێ زوو باری خۆی بارکات و بگەڕێتەوە بۆ سنووری خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان و حەقی ئەمڕۆی وەرگرێت. چەند کیلۆ بێت ئەم بارانە بارەکانیان بەڕاستی قورسە ئەوان من توانم بڵێ زۆر بە زەحمەت ئەتوانم یەک بار لەوانە بەرزکەمەوە لە جێی خۆی هەڵیگرم بەڵام ئەوان زۆر زیاتر لەو بارانە بارەکەن ئەتوانم ئەوەی ئەو فەردەی کە من دەستم وایە نزیکی 50 کیلۆ بوو بە زەحمەت تۆزێک گواسمانەوە ئەولاتر بەڵام ئەوان 4 بۆ 5 کیلۆی بارەکەن واتە نزیکەی 200 کیلۆ زۆر بە ئاسایی لەبەرەوەی کە ڕاهاتوون و وەکو خۆشیان دەڵێن ناچارن ئەگینا بارێکی قورسە بۆ ئەوان. ئێوە بارەکەتان بۆ کوێ بن لەکوێ دایانێت ئەمە دەیبێنە بە حیسابان پێچ قاچاقچیانی کە پێ دەڵێن لەوێ تەحویلی سەعباری دەدەین لێرە تەحویلی لێ وەردەگرێت تەحویلی سەعباری دەدەینەوە ئەدی ئەوان لەوێ بۆ کوێ بن لەوێ بۆ پیرانشارێ بۆ بانەیە بۆ ڕزایەیە بۆ مهاباتێ بۆوانە بۆ هەمان بەڵێ لەسەر سنوور تا چەند دەرگاتان بۆکەنەوە ئەمسان کاتیان بۆ دیاری کردوون یاخود کراوەیە بەردەوام هیچ کاتێک بیانەوە ئیکەنەوە هیچ کاتیانە دایەخەن دەرگاکە هیچ کات ڕوویاوە ئێوە لێرە بن و دەرگیان داخسبێت جێما بن ئەرێ وڵا داهاوینە داواش بووە بە حسابان دەبینی کرێ کۆڵ درەنگ دەست تێهێ پستەوە دەودیوی ئەسلە نان هێشت و بارەکەش بەرنەوە دەودی بەڵێ ئێستا ئەم باری تۆ 130 کیلۆ ئەبێت بە چەند باریەکەیتەوە دیو وڵا بە 7,000 تمەن 7,000 تمەن دەبی 15,000 تمەنی ئیما تۆڕە لێ بدەین بێزگەلەوەی کە ئەوەی سارەی نەبێ بۆ خۆی دەبی لە شای ڕاویش کرێکی بدابێت سەرماش زیر سەر حدودی بۆ خۆی بڕاتەوە بەڵێ 7,000 تمەن چەند دیناری عێراقیە کات 7,000 28,000 دینار لێرە کۆڵبەرەکان ئەمە ئەو ڕێگەیە کە پیاە گەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە ئەبینن کۆڵێکی ئێژگار زۆری لە توانای خۆی زیاتر بار کردووە ئەوە لە مەسافەکەمەیە دوو جار پێی هەڵخلیسکا و کەوت لێمان پرسین لە هاوڕەکانی ئەڵێ ناچاریە مەجبورە کە بڕێکی زۆر کۆڵبار بکات لەبەرەوەی بتوانێت بژێوی ژیانی ئەمڕۆی خۆی و خێزانەکەی داوین کە ڕەنگە چەند جارێکی تر بکەوێتەوە عزیەتیشیان بگات وەکو هاوڕەکانی ئەڵەن چەند هاوڕێکمان لێرە کەوتووە پشتی شکاوە قاچی شکاوە دەستیان شکاوە
نەهامەتی و سەختی ژیان و کارکردنی کۆڵبەران تەنها بەکەوتن و قاچشکان کۆتایی نایەت. زۆرجار کۆڵبەرەکان دەبنە ئامانجی تەقی سەربازەکانی ئێران و تەنانەت هەندێک جاریش سەرما و سۆڵە و بەفر ڕۆحیان دەکێشێت و خۆیان و کۆڵەکانی پشتیان دەبن بەژێر ڕمووی بەفرەوە. ئەمە وێنەی گەڕان و سۆراخکردنی ژمارەیەک لە کەسوکار و هاوڕێیانی ئەو چوار کۆڵبەرە کوردن کە لە 29 2007 لە سنووری گوندی بێوران سەر بە شاری سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان بوون بەژێر ڕمووی بەفرەوە. ڕێگەکانی کارکردنی کۆڵبەران هەرچەندە سەخت و مەترسیدار بێت بەڵام ناچارن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان بەردەوامی بەو ڕێگایە بدەن. ئێمەش کۆڵبەرانی نێوان سنووری پیرانشار لە ڕۆژهەڵاتی کوردستان و حاجی ئۆمەران لە باشووری کوردستان بەجێ دەیەڵین. ئەم جارەیان بەرەو خاڵی سنووری هەڵاڵاوە سەر بە قەزای پێنجوێن لە پارێزگای سلێمانی دەکەوینە ڕێ. دەمانەوێت چیرۆکەکانی ژیان و کارکردنی ئەوانیش لەو خاڵە سنووریە بزانین. سەرەتا دەچینە لای قایم قامی قەزای پێنجوێن و دەمانەوێت بزانین کێن ئەوانەی لەو سنوورەدا کۆڵبەری دەکەن و تا چەند لەژێر چاودێری ئەواندا. ئەو کەسانی کە ئیشی کۆڵبەری یەکەم لە سنوورەکانە لە خاڵە سنووریەکانە تا چەند لەژێر چاودێری ئێوەیان ئایا هەیە بڕوان لەو مەزانە یاخود ئێوە دیاریەکەن؟ لە ڕاستیە سەرجەم ئەو کەسانی لەو سنوورانە ئیشەکەن هەر هەمویان تۆمارکراون بە تایبەتی مەرزی تووتمان و هەڵاڵاوە لە ڕێی ناحیەکانەوە یاخود لە ڕێی قایمقامێتەوە کتابیان بۆ پێ بۆ ئاسایش بۆ ناساندن کۆدیان بۆکەین و دوجاریش لای پاسەوانی سنوور تۆمارەکرێن. ئەمانە هەموو ئەبێ و کەسانە بن لە ڕووی ئەمنی و کێشە و گرفتیان نەبێت. کە کۆڵبەری لەکرێ یاخود شتومەکی تێدا هاوردە و نادەکرێ کێشە ڕووینەیەوە یاخود کەلوپەلی قاچاق هەوڵ نەدراوە کە ببرێتە ئەو دیویان لە وڵاتی ئێرانەوە هاوردی هەرێمی کوردستان بکرێت حاڵەتی لەو جۆرە تۆمار کراوە لایەوە؟ لە ڕاستیە بەڵێ هەمانە لەلایەن هێزەکانی ئاسایش و هێزەکانی پاسەوانی سنوورەوە دەست بەسەر موادی مخدرا گیراوە، دەست بەسەر دەرمانی قاچاق گیراوە، دەست بەسەر تەقەمەنیە گیراوە. ئێمە لەسەر سنووری وڵاتی ئێران و باشووری کوردستانین. ئەوەیە بینن ئێستا بار هەڵگرەکان بارەکانیان هێناوە لێرە بە عەربانەوە هەندێکیشان بە کۆڵبەری ئەی گوازنەوە بۆ ئەو بەر ئەو بەرەوە ئەیبینن ئەو تەلبەندان ئیتر سنووری وڵاتی ئێرانە. لێرە بارەکان جۆرا و جۆرن کە ئیگوازنەوە بۆ سنووری ئێران. ئەوە سپلیتە، ئەوانە جلشۆرن و جۆرەها کەلوپەلی تری کارەبایی ناوماڵ. لەم سنوورە ڕێگە نادرێت کە کەلوپەلی وشکە و خواردەمەنی بگوازرێتەوە بۆ ئێران. ئێمە ئەمانەوێ بڕۆینە ئەو بەروە لەوێوە سنووری ئێران وەکۆڵی وێنە بگرین و زانیاری لەوێ وەرگین، بەڵام لەلایەن دەسەڵاتدارانی ئەو دیوەوەتە ئێران ڕێگەمان پێ نادرێ لێرە زیاتر بڕۆین. ئەم پردە دەستکردەی کە دەیبینن لێرە دروست کراوە و کۆڵبەرەکان هاتوچۆی پێدا دەکەن، ئەمە دوایین خاڵی نێوان سنووری وڵاتی ئێران و باشووری کوردستانە. ئێمە بۆمانی ئاگادار کراینەتەوە کە لەم سنوورە زیاتر تێپەڕین، واتە ناتوانانی لەم ئاوە بچینەوە ئەو بە. قوتابیت؟ ئەی چی وای لێکردی بێتە سەر ئەم سنوورە کۆڵبەری بکەی؟ بۆ بجێ ژیان
بۆ بژێوی ژیان ئەم سەرما سۆڵەیە وە کۆڵێ بۆ ئێوە سەخت نییە لەناو یان ڕاهاتوون وەکو ڕاتن ڕاتوی تۆ چییە گوازیتەوە لێرە هەرە و باران هەچیەک بێ هەچ بارێک بێ ئیگوازیتەوە بارەکان بڵێ چۆن حساب بۆ ئێوە کرێ پارەتان نەدرێتێ بە کیلۆیە چۆنە بە بارە بە کۆڵە ینی بە کۆڵ لانی کۆڵەکەی تر کۆڵەکان کارە نێسن ئەنجومەکان کۆڵەکە هەرچەندێک بێ هەر یەک نرخ وەرەگرنەوە جیاوازە کۆڵەکان جیاوازە لە کاتی کارکردنی کۆڵبەران کێشە و دەمەقاڵەیەک دروست بوو ویسمان هۆکارەکەی بزانین ئەو گەنجەی کە دەنگی ناڕەزایی بەرز کردبەوە پرسیارمان لێ کرد نەیانێ ئیش بکەن ئێستا تۆ ئەمڕۆ بۆ ڕێگەیان نەیە ئیش بکەیت من لێرە هاتووم یەک مەکینە بەتاڵ بووە لێرە ڕێگەم ناکە کە بە ئیش بکەم ئەمڕۆکە لەبەرچی لەبەرەوە لە تۆ درەنگ هاتووی ئەڵێ 10 دقە درەنگ هاتووی 10 دقە درەنگ من لەوە تۆ ئەمەرجە کراوە لە ئیشم کردووە ئەمە یەکەم ڕۆژ دیوات ئاخیر بووم ئەوش هاتمە ئەویا بەفر و سەوڵبەران بوو یەک ساری لێ نەبوو ناسەر بەم سەرمایە بە ماتۆر هاتم ڕۆژانە چەندێک وەرەگری ئەگەر لێرە ئیش بکەیت لێرە 5000 ئیشمان کرد 5000 مان وەرگرەوە 10000 مان وەرگرووە لەلایەن سەرپەرشتیاری کۆڵبەرەکانەوە ڕێگری لە تیمی دیوی شاراوە دەکرێت بەڵام دواتر بەردەوام بووین لە وێنەگرتن ئەو ڕۆژە 6 نەفەری تێکرد ئەمڕۆکە بۆ 1 نەفەر تێناکات یعنی بە تەواوی موسى حماقي ذاك ئێساوەیە بینین لێرە کۆڵبەرەکان هەمووی کۆبوونەتەوە لەو بەربارەکانی کۆڵ و بارەکانی خۆیان داگرت بۆ تەسلیمی بازرگانانی ئێرانیان کرد لێرە هاتوونەتەوە ئەو پارەی کە دەستیان کەوتووە بۆ نمونە ئەگەر ملیۆنێک دینار بێ ئەمانیش 40 کۆڵبەر بن ئەو ملیۆنە بە شێوەیەکی یەکسانی لەلایەن ئەنجومەنەکانیان و دابەشی سەر هەموویانەکرێت ئەو یەبینی هەر کەسە و حەقی ماندووبوونی خۆی وەرەگرێت ئەمڕۆ ئەمڕۆ چەندە بەرکەوت دەوڕە بێ حەقیمانوبوونی ئەمڕۆ تا دڵخۆشی پێی تا چەند زۆر ئێوە ئەم هەموو ماندووبوونە ئەبینن لەسەر سنوور ئەم هەموو گەرما و سەرمایە چێژن هێشتا حەقی ئەو ماندووبوونەی خۆتان نییە کە وەرێگرن ئەی ئێوە داواکاریتان چییە چیتان بۆ ئەوەتان لەم شارە ئاوەتا بەفرەبینی ئەم سەرما ئەبینن نەنەوت هەیە نە هیچ شتێ هەیە نە کاسپیە هەیە ئۆکی کاسبی ئۆکی بەڵێ ئەمڕۆ چەندە دەستکەوتۆ لێرە ئەمڕۆ 10,000 دەستکەوتۆ دەوڕابێ دڵت پێی خۆشە بەو 10,000 نزیکەی 80 نەفەرە ئەوتا لە مەرزای ئیشەکە بەس ئەم مەرزەیە بەس ئەم مەرزە بە دوو وەسبین بە دوو وەسبین ئیسفادەی چییە هیچ ئیسفادەیەکی نییە بەس ئەم ئیشەیە ئادەی فەرموو چیتر هەیە ئاو خەڵکەکان هەر هەمویان پێیان بڵێ لێکیشی ترە هەیە بە 10,000 خێزانێ ڕابڕێەوە ماڵی کام مەسئولە ماڵی کام مەسئولە بە 10,000 تێبەڕێەوە ئەی بۆ ئەوە گیان ناکەنەوە مەسەرەن کەس ئەوانەی کە زۆر نین پێویستیان بە میشنیە نێڵن ڕێگەیان پێ نەدرێت براکەم چی جیای کاتەوە ئەی کەس سەرپەرشتی ئەرە ناکە ئەم سنوورە ئەم مەرزەیە چی بکە کاکە ئەو پیاوەی لێ سەرپەرشتە ئەدەی فەرموو کاکشیران تۆ چی پێکرێت بە دەستی نییە ناتوانێت